تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتانەوەی بەڕێزان، کارزان وسوانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە ماوەی ڕابردوودا و لە پاش دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا، حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوەکانی بۆ چاکسازیکردن ڕاگەیاند کە بەشێکی زۆر لەو هەنگاوانە ناڕەزایەتی بەشێک لە فەرمانبەران و هاوڵاتیانی لێکەوتەوە بەوەی کە زۆرتر چاکسازیەکان یاخود ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان لەسەر داهات و بژێوی ئەوان دەکرێت. من ئەم شەو دەپرسم ئاخۆ لە ئێستادا لە پاش تێپەڕینی ئەو ماوە زۆرە لە قەیرانی دارایی و هەنگاوەکانی حکوومەت بۆ چاکسازیەکان گەیشتونەتە چۆ بوون بە هۆکارێک بۆ ئەوەی کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا نزیک بکاتەوە لە کۆتایی پێهێنان. تاوتوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ میوانەکانم. فرسەت سۆفی پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان، سوپاس بۆ ئامادەبوونت. هەروەها سالار مەحموود پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێزان وەکو هەمیشە ئێوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بۆ ئێمە بنێرن، بێگومان مەودای گفتوگۆکەمان فراوانتر دەکات. کاک فرسەت، دەبێت لە تۆ دەست پێ بکەم وەکو پەرلەمانتارێک کە لەگەڵ بەشێک لە هاوڕێکانتان لەگەڵەوەی کە پەرلەمان ناکارایە بەڵام بۆ خۆتان لەگەڵ هەنگاوەکانی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەڕۆن. ئەم هەنگاوانە بە چۆ گەیشتون؟ ئێستا هی ئەوەیە دڵی پێخۆش بکرێ؟ بنای خی گەورە و میهرەبان، سڵاو بۆ جەنابێت، بۆ برای بەڕێزم کاک سالار، بۆ بینەرانی بەڕێز. طبعاً پرۆسەی چاکسازی پرۆسەیەکە باوەڕ ناکەم کەس لە هەرێمی کوردستان تەوەقعی ئەوە بکات کە بە شەو ڕۆژێک ئێمە لە دنیایەکی ڕەشەوە بۆ دنیایەکی سپی بڕۆین. بە تەکید ئەمە پرۆسەیەکە لە دوای ئەوەی کە ئێمە هەمومان دەزانین موسساتی ئێمە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە تەواوی تووشی کێشەی موسساتی بوونە، بە هەدەردان و فەساد و گەندەڵی تیاندا پەرەی سندووە و سیستەمی حکومڕانیمان لە قۆناغی ڕابردوو بە هەموو لێکدانەوەیەک سیستەمێک بووە، لار بووە، خوار بووە، پێویستی بە چاکردنەوە و ڕێکخستنەوە و چاکسازیکردن و ریفۆرمی جدی هەیە. بۆیە ئەوەی ئێستا لەسەر ئاستی حکوومەت دەگوزەرێ لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک بڕیاری زۆر دەرچوون و بەشێک لەو بڕیارانە جێگای دڵخۆشین، جێگای خۆشحاڵین، بەڵام ئێمە پێمان وایە لە ئەنجامی تێپەڕینی ئەو چەند مانگە بەسەر پرۆسەی دەرچواندنی بڕیار و کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و پێکەنانی کۆمەڵێک لیژان حکوومەت هەم لە بەردەوامیدان بە پرۆسەی دەرکردنی بڕیار سستە، هەم لە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە خۆشی دەری کردوون تا ئەو لەحزەیە کۆمەڵێک من بڕیارەکانم لەگەڵ خۆم هێنا، کۆمەڵێک بڕیاری زۆر دەرچوون، بڕیاری باشش بوون لە کاتی خۆی لە جێبەجێکردن تەنانەت بەشێکیان هەر جێبەجێش نەکراون، کاتەکەشیان بۆ بەشێک لەو بڕیارانە مودەی تێدا بووە، دەبێت لە مودەی ئەوەندە جێبەجێ بکرێ، مودەکە تێپەڕیوە و تا ئێستا جێبەجێ نەکراون و حکوومەت ئێمە زوو لەگەڵ حکوومەت قسەمان کرد، داوامان لێکردن ئەوان غرفەیەکی عملیاتی گەورەیان هەبێ و کاتێک کە بڕیارێکیان دەرکرد تەرویجی بۆ بکەن خەڵک بزانێت کامە بڕیار دەچوە کە جێبەجێ کرا بە خەڵک بڵێن جێبەجێمان کرد. کاتێک کە پرۆپاگەندەیەک بڵاوکرێتەوە حکوومەت لە کاتی خۆی بە گەرم و گوڕ بێتە سەرخەت وەڵام بداتەوە قسەی خۆی بکە، بەڵام حکوومەتێکی سامت بێدەنگ بەرامبەر هەموو ئەو قسانەی دەکرێت و لە ئەو بڕیارانەش کە دەردەکرێن تا ئێستا بە خودی پەرلەمانتارەکانیشەوە بە خودی ئەو خەڵکەی کە لەناو حکوومەتیشدایە بەشێکی زۆری ئەسڵ هەر بڕیارەکانیشی نەبییەوە. ڕاستە بەشێکی لەوانەیە پەیوەندی بە کەمتەرخەمی خودی خۆی بەڵام کە زۆرتر قسە لەسەر هەنگاوەکانی چاکسازی بکەیت کە یەکەم جار حکوومەتی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی ڕاگەیان بۆ چاکسازی لەگەڵ پەرلەمانتارێکی هاوڕێتا کە گۆرانازاد بۆ میوانی بەرنامی تاوتێ بوون. ئەو کات وتان پەلەمەکەن 30 ڕۆژ مۆڵەتیان داناوە بۆ خۆیان، لە پاش ئەو 30 ڕۆژە ئێمە قسەی دیکەمان دەبێت. دەبێت بزانم ئێستا قسەت لەسەر ئەو بابەتە بەڕاشکاوانە پێم بڵێ. ئەو ڕاپۆرتەی کە ئێمە حازرمان کرد لەگەڵ برای بەڕێزم کاک گۆرانازاد، ئێمە لە خەمخۆری لەو پەڕی هەستکردن بە ینی وجدانی بەرز لەوەی کە ئێمە نابێ لەم دۆخەی کە هاوڵاتیانی کوردستان لە دۆخێکی زۆر سەختی ژیاندا دەڕۆ نابێ بە دانیشین دەستەوەستان سەیری ڕووداوەکان بکەین. بۆیە هەرچی لە تواناماندابێت بە سوود وەرگرتن لە تەجارب، بە گەڕان
بە وەرگرتن و کۆکردنەوەی پێشنیار نزیکەی 7 پێشنیارمان پێشکەش کرد لە چوارچەوەی ئەو راپۆرتەی ئێمە نزیکەی 7-9 بڕیار نەس لەناو ئەو راپۆرتی ئێمە دەرهێنران و بڕیار وابوو بەڵێ جێی کرایەوە لەناو بڕیارەکان بڕیار وابوو بەردەوامیش بێن بۆ نمونە با نمونەیەک بدەمە جەنابەت بڕیار وابوو بە پێی مسوەدەی بڕیارەکەش ئێمە حازرمان کرد کە حملەیەکی گەورە بۆ بڕینی کارەبای تەجاوز دەست پێ بکرێ 15 ڕۆژ بدرێتە هاوڵاتیان لیژنەکە پێکات وەزیری ناوخۆ سەرۆکی لیژنەکەی وەزیری کارەبا سەرۆکی جیهازی ئاسایش پێم وایە ئەوانە کۆبوونەوەشیان کرد و تعمیم کرا بۆ محافظاتەکانیش کە لیژنەی فەرعی لە هەموو قەزا و ناحیەکان پێک بهێنرێ قرار وابوو طبعا ئێمە بەردەوام لەسەر خەتین تەلەف کاکاری لیژنەکە چی کرد چاوەڕێ بکەن ئەوە خەریکن 15 ڕۆژەکە مۆڵەت بدەین بەڵام کاتەکان وا دەڕۆن بریاری وەرگرتنەوەی قەرزەکان لە 29 تەواو بوو دەبوای یەکسەر حکوومەت دەست بکە بە فرۆشتنی ڕاهێنەکان تا ئێستا ئەومان نەبین بریاری تەرشیقی هەیکەلێتی حکوومەت دەبوایە لە ماوەی 30 ڕۆژ حکوومەت راپۆرتەکەی خۆی تەواو بکە پێشکەشی بکە بەڵام ئەوش لەبیر نەچێ دەبێت ئەم قسەیەش بکەم کە بەشێکی ئەو بڕیارانە ڕاستەوخۆ پەیوەستی بە کارابوونی پەرلەمانە بۆ حکوومەت بەیانی بڕیاریدا وەکو ئەو ستراکچەرەی نوێ ئامادەکراوە بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ لیژنەکە پێشنیازێکی پێشکەش کردووە بۆ هەیکەلێتی نوێی حکوومەت بۆ نمونە دەڵێت 10 وەزارەت بێ باش ئایا حکوومەت دەتوانێت بڕیار بدات لە 19 وەزارەت بیکاتە 10 وەزارەت نەخێر ناتوانێت پێویستی بەچیە پێویستی بە هەموارکردنی یاسای ئەنجومەنی وەزیران تەنانەت ئەگەر تۆ مدیری عامەیەک لەناو وەزارەتێکیش کەم بکەیتەوە مادام لەناو هەیکەلێتی قانونی وەزارەتی بۆ نمونە پەروەردە یان تعلیم عالی یان ناوخۆ ناوی هاتبێ ئللا دەبێ قانونی وەزارەتی ناوخۆ یان قانونی وەزارەت تعلیم عالی تعدیل بکەیت معنای وایە بەشێکی تەکمیلەی پرۆسەی چاکسازی دیسان پێویستمان بە پەرلەمانە بەشێکشی زۆر ڕاستە پەیوەستە بە کەمتەرخەمی حکوومەت بەوەی کە حکوومەت بڕیاری باش دەرەکە بەڵام خۆی متابعی میکانیزمی جێبەجێکردنی بڕیارەکان دەمەوەلات کاک سالار دیسان سوپاس هەمان پرسیاریانی لەگەڵەوەی کە پەرلەمان ناکارایە ئێوە و بەشێک لە هاوڕەکانتان لە پەرلەمانی کوردستان بە دوواداچوونتان هەبووە لەسەر ئەو هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی دەیانێت دەمەوێت سەرنجت بزانم لەسەر هەوڵەکان ئێستا ئەم هەوڵانە دەبێت دڵی پێخۆش بکرێت بەڵێ سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ برای بەڕێزم کاک فرسەد و هەموو لایەک لە ڕاستیدا من ئومێدێکی ئەوتۆم بە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نییە نەبوو یان هەر ئێستا نییە یانی پێشووتریش نەبوو لە ڕابرد بەڵێ ئێمە کە متمانەماندا بەم کابینەیە بە ئومێدەوە متمانەماندا بە کابینەکە باشە بم بوورە کاک سالار بۆ ئەوەی زۆر وازەختر بێ پرسیارەکەم مەبەستمەوەیە بە دیاریکراوی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوەکانی چاکسازی ڕاگەیاند هەر ئەو کاتیش ئومێدتان پێی نەبوو یان ئێستا و لە پاش تێپەڕینی ئەو ماوەیە بەسەر بڕیارەکانی حکوومەتدا ئێستا ئێوە ئومێدتان بە چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نییە من لە ڕاستیدا بۆ خۆم پشتیوانی هەر هەوڵێکی چاکسازیم و ڕەشبینیش نین کە سیاسەتەکەین بەڵام دەردەکەوێت فەلسەفەی دەوڵەتداری و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا دوای 25 ساڵ ئاور دەدەیتەوە و بەم کەرەستەیەوە ناتوانرێت چاکسازی بکرێ لەخۆ نییە ناتوانرێت بڕیارەکان جێبەجێ بکرێ لەخۆ نییە ناتوانرێت یاسا و بڕیارەکانی پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێ مۆنسیکۆ وتەیەکی بەهێزی هەیە ئەڵێ ئەوەی حدود بۆ دەسەڵات دادەنێ خودی دەسەڵاتە بەڵام کام دەسەڵات دەسەڵاتی پەرلەمان دەسەڵاتی ڕۆژنامەگەری دەسەڵاتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە دەسەڵاتی دادگاکان ئەگینا هەر حکوومەتێک ئەو دەسەڵاتانەی لێ بکەیتەوە ئێوە بە کەیفی خۆی و ئەوانە پێکهێنەرەکانین لە پشتەوە و کاتا ئێستش لە هەرێمی کوردستاندا ئەم سیستەمە سیستەمێکی حزبیە و نایەوێت دەستبەرداری حکوومەت بێ بۆ مەبەستە تایبەتیەکانی خۆی لەبەر ئەوە من ڕام وایە خودی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت لە دۆخێکی محرجی گەورەدان بۆیە ئێمە لە ئێستادا دەبێ ئاور بدەینەوە بۆ 25 ساڵ کاک دکتۆر فرسە جوانی فەرموو ڕەش و سپی بە شەوە ڕۆژێک نەبووە و لە ڕەشەوە بۆ سپی بە شەوە ڕۆژێکیش نابێ بەڵێ چاکسازی پرۆسەیە بەڵام پێش ئەوەی ئێمە هەنگاو بۆ چاکسازی بنین هەموو شتەکان سپی بوون لە کوردستاندا بەرەبەرە ڕەش بوون ئێستاکە
دوای پرۆسەیەکی بەردەوامی گەندەڵی لە بەرامبەریشە ئیسلاحیش ینی پرۆسەی چاکسازی پرۆسەی فەساد دوو مەسارن هەردووکیان پرۆسەن واتە بە بڕیار چاکسازی بە تەواوەتی جێبەجێ نابێ و بە بڕیاریش فەساد کۆتایی نایە تەراکومی ئەم فەسادە وای کردووە بڕیارەکانی چاکسازی ئاسان نەبن لەبەر ئەوە لە ئێستادا پێویستە چی بکرێ بە پلەی یەکەم دەبێت دەسەڵاتی پەرلەمان و پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە دادگاکان لە هەیمەنەی حزب کۆتایی پێبێنرێ و لە ناو حزبەکانی پێکێنەری حکوومەتدا چیتر دەست لە کاروباری حکوومەت بەربدەن و هەڵوشینی حکوومەت کۆتایی پێبێ و تۆ ببینە کارزان جەنابەت کەسێکی ڕاگەاندنکاری لە ساڵانی ڕابردوودا پەرلەمان تار لێگەڕێ کادرەکانی حزبەکان لێگەڕێ ئۆپۆزیسیۆن لێگەڕێ کاکە ئەوە مبەرر ئەوەی تەبریر دەدا بە ئۆپۆزیسیۆن ئەو هەموو بەڵگەنامە دەخاتە ڕوو مخەلەفاتی دەسەڵاتە کارتی خۆی دەداتە دەست ئۆپۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆن حەقی خۆیەتی هەر کارکتەرێک ئەوەی دوێنێ ئۆپۆزیسیۆنە ئەوەی سبەینێ ئۆپۆزیسیۆنە بێ باش ئەو یاریە سیاسی خۆی دەکا دێ وەرەقەی خۆی فرەدەدا بەڵام پرسیاری جەوهەری ئەوەیە هەزاران دۆسیەی گەندەڵی لە ڕۆژنامەکان کەناڵەکانی تەلەڤیزیۆن بڵاو کرایەوە ئەم حکوومەتەی ئێمە کامەی بەجددی وەرگرت و جێبەجێ کرد بۆیە ئەم شێوازی سیستەمی بۆ بەجددی وەرناگیرێ کاک سالار ینی هەموو ئەو قسانەی کە تۆ ئێستا ئاماژەت پێ کرد بێ لە مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان کە هەردووکتان هاوڕابوون لەسەرەوەی سەمندێکەمە پرسیار بۆ کاک فرسەت بەڵام مەسلەی دەستێوەرنەدان لە کاروباری حکوومەت مەسلەی سربەخۆکردنی دادگاکانی هەرێمی کوردستان خۆ هەمووان هەموو لایەنەکان کە قسە دەکەن ڕویان لە یەکێتی و پارتیە بۆچی یەکێتی و پارتی ناتوانن ئەمە بکەن ئەم ئیرادەیە جارێ لە ناو حیزبەکاندا دروست نەبوو تاوەکو ببێت بۆ ئەوەی لە موسسەکانیشدا ڕنگ باتەوە موسسە فەرمیەکان مەبەستم بۆ چوونێکی دروستە لەبەر ئەوەی خەڵکی کوردستان زۆر نیگەرانە و دۆخەکە لە دۆخێکی مەترسیداردایە من ئەمەوە شتێک شەفافتر بم ئەوەی پەیوەندی بە حزبە سیاسیەکانەوە هەیە بەڵێ پێویستە لە ناو حزبە سیاسیەکانیشدا پرۆسەی دەستا و دەستکردنی دەسەڵات دەست پێ بکات بە شێوەیەکی مەدەنی بە شێوەیەکی دیموکراسی لەسەر بنەمای پەیڕە و پرۆگرامی حزب ناوی حزب نێنین هەر حزبێک بەڵام ئەوانەی کە بەشدارن لە حکوومەت و حکومڕانی و بڕیار دەرن لە حکوومەت و حکومڕانی بۆ ئەوەی مۆدێلێکی نێ وەجیلێکی نێ لە بەڕێوەبردننی سیاسی بێتەکایەوە بە پشتیوانی ئەوانەی ئەزمموی پاکیان هەیە لە ڕابردوودا باشە لەبەر ئەوە تا هەروەها دوجار هەموو ئەو بڕیار و هەنگاوانە بشێتە چوارچێوە قانونیەکەی خۆی بە چاودێری دەستگای چاودێری دەستەی نەزاها ئەو لایەنانەی بە قانون ئەرکی پرۆسی چاکسازیان پێسپێرداوە بەبێ ئەم هەنگاوانە ناکریانی ئەم حکوومەتەی ئێمە لە ئێستادا لە هەفتەی دووەوە کە نەوت لە تورکیاوە جێبەجێ نابێ و ناڕوە هێشتا کە ئەنجومەنی نەوت و غاز یەک گوتاری ڕوونیان بۆ خەڵکی کوردستانیە ئایا تورکیا نەوتەکەی گرتووەتەوە ئایا تەخێنراوەتەوە ئایا کێشەی تەکنیکی یا سیاسی یا قانونی هەیە لەبەر ئەوە لەو لاشەوە خەڵک چاوەڕوانی موچەیە بۆ مانگی داهاتوو لەم لاشەوە احتیمادی گەورەی حکوومەت لەسەر فرۆشی نەوتە کە نافرۆشێ بۆیە پێویستەکە ئەم شێوازە لە حکومڕانی کۆتایی هاتووە شێوازێکی تر بدۆزرێتەوە تا ئێستا هات لە ئێستا بەدواوە بە مقاوماتی سەروەریەکانی لەگەڵەوە بۆ چوونەدا یەک دەگریتەوە کاک سالار کە دەڵێت چاکسازی بەم حکومڕانانەی ئێستا ناکرێ و قسێک سەرنجی ڕاکێشام کە باسی دەسا و دەستکردنی دەسەڵاتت کرد لە ناو هێزە سیاسەکاندا لە ناو حیزبەکاندا ئەمە بۆ پرۆسە گشتێکەش گرفتی دروست کردووە واتە دەسا و دەستکردنی دەسەڵات نییە و بۆ بە گرفت بە دڵنیاییەوە باشە سوپاس دەکەم دەگەڕێمەوە وڵات کاک فرسەت پێشووتر بۆ خۆشت ئاماژەت پێکرد ئەساسیاتی مەسلەی چاکسازیەکان یاخود هەنگاوەکانی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان کاراکردنەوەی پەرلەمانە کاک سالاری شاوڕابوو کەواتە بۆچی پارتی ئەمە ناکە بۆ پارتی پەرلەمان کارا ناکاتەوە زانی چۆنە ئەگەر مەسەلەکە وای لێ نەیە ئەمە پارتیە پەرلەمان کارا ناکاتەوە بڕیار لە دەست پارتی ئەمە پرۆسەیەکە کێشەیەکمان هەیە قەیرانێک هەیە لە نێوان چەند هێزێکی سیاسی و پەیوەستە بە کۆمەڵێک کێشە و گرێ باشە بەڵام دکتۆر یعنی تۆ بۆ خۆشت گوێت لەوانە دەبێت ڕۆژانە دەوترێت پارتی دموکراتی کوردستان پەرلەمانی پەکخست قسە ئاسانە هەمومان پێی دەوێت من سیرکە
پێم وایە لەم پرۆسەی قسەکردن و قسە فڕێدان و بس ئەمە خۆ واقعیە، یعنی لە واقعدا خەڵک زەرمەندە دەرفەت بدە کاکا، بەس خەڵک قوربانیە، خەڵک قوربان نەخێوانیە کاکا. زانین چۆنە پەرلەمان ئەسڵەن پێش ئەوەی ئەحداسی 12 مانگ ڕووبدا ئەسڵەن پەرلەمان خۆی ناکارا بوو. ئەو کاک سالار لەو بەرنامەی لەگەڵمە با ئەو باز بکە. بەڵام خۆ شەڕی لایەنە سیاسەکان لەسەر دانیشتن و پێش سەرۆکی پەرلەمانی شنێتە هەولێر، پێش ئەوش پەرلەمان ناکارا بوو. ئەسڵەن پەرلەمان هەفتەی دەکوژنەی دەزانی چی بخاتە بەرنامەی کار. ئەزانی ئەسڵەن دواتر خواخێری ئێمەی لیژنەی پەیڕە و بنووسێ پەیڕەومان تەسلیم کردن خستیانە بەرنامەی کار لەبەر ئەوەی پێویستی بە تەوقیعی سەرۆکی هەرێم نەبوو. ئەسڵەن پەرلەمان کارە نەبوو تاوەکو ئێستا لە 12 مانگەوە ناکارا بێ. ئەسڵەن هەفتەیەک هەر کۆبوونەوە نەکرا نەیانزانی هیچ چی بخەنە بەرنامەی کار. ئێمە داوامان لێکردن دەرفەت بدە، تۆ لێ ناگەڕێ قسەکان بگەن کارزان جان دەرفەت بدە. باشە دەرفەت بەس ڕاو بە باشە بەڵام خۆ ببینیش پرسیارەکانی خۆم قسەکەم تەواو نەکردووە. گفتوگەکەمان بۆ ئەوەیە کە من پرسیارەکەم و تۆ وەڵامیتەوە، یعنی ئەو کاتیش کە پەرلەمان ناکارا بوو دوای ئەوەندە دانیشتن خۆ ئەمەشیان هەرویستی پارتی نەبوو، پارتی نەدەویست لە دەرەوەی خۆشبەختانە من لەگەڵ جەنابتم ئاگاداری زۆر شتم. ئێمە لە لیژنەی دەستوری یەک داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کرد، 3 مانگ مودەمان بۆ درێژکەنەوە نەیان خستە بەرنامەی کارەزانی بۆ لەبەرەوەی پێویستی بە تەوقیع بوواتە پەرلەمان نەیدەتوانی قەرارێکیش دەرکا کۆبوونەوەی 5 قۆڵی. ئەوە برادرانی یەکێتی کۆمەڵ یەکگرتو و گۆڕان و پارتیش لەوێن. من بەشێکی زۆری کۆبوونەوەکان خۆم لە ژوورەوە بووم و بەشداری کۆبوونەوەکانیش بووم وەکو ڕاوێژکارێکی یاسایی نەکۆکو ئەندامی دانووسانکار. بۆ ئاگاداری برادرانمان لە بزودنەوەی گۆڕان غرورێکی وا سیاسیان گرتە بوو کە دەیاندی هەندێک هێزی سیاسی لە دەور و بەریانن. ئەسڵەن ئەو ئاخیر راپۆرت کە ئێمە بردمان بۆ ئاگاداری جەنابەت ئەو وەرەقەی ئەوان پێشکەشیان کرد بوو کە سەرۆک لە ناو خەڵک هەڵبژێردێ بەڵام بەدەسەڵاتی کەمەوە هەر هەمومان قبول کرد. تەنها 2 تا 3 خاڵمان دەستکاری کرد، 2 تا 3 خاڵ. ئەوەی تر تقریبا 11 دەسەڵاتی سەرۆکی هەرێم کەم کرایەوە، 11 دەسەڵات بە تەحەداوە دەڵێم هەموو وەرەقەکانیشم لەلا مەوجودە. ئەو جاریش نهاتنە ژێر بارزانی چیان گوت باسی کۆمەڵێک شتیان کرد کە لە ناو ئەسڵ وەرەقەکە نهاتوە، باسی ئەنجومەنی ئاسایش کرا. برادرانی مە پێیان گوت بەڕێزان ئەنجومەنی ئاسایش لێرە باس نەکراوە تاوەکو ئێستا قسەی لەسەر بکرێت. بۆی بەم شێوەیە نییە. خۆ ئەگەر بێتە سەر قسە هەمومان دەزانی قسەی باش بکەین، ئەزانی بەڵام قسەکە لێ نەگەڕایتەوە، ئەزانی لەم پرۆسەی تۆپ فڕێدان لە مەلعبی تۆ بۆ مەلعب ئەزانی چێ قوربانیە؟ تەنها خەڵکی کوردستان قوربانیە. کۆمەڵێک خەڵک دێ لەسەر بۆ پارتی ڕازی دەبێت بۆی کە خەڵک ببێ بۆ قوربانیە. ئێستا دەوترێت بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان ڕازی بێ بۆ سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە بڵێ من بڵێم لێرە هاتوومی دیعاکەم پارتی بێگوناحە لەم پرۆسەی وانە. پارتی بەقەدەر حەز بوو پێگەی خۆی بەرپرسیارەتی لەسەر شانە و دەبێ مساهمە بکە لە حەلکردنی ئەم کێشەیە، دەبێ مساهمەش بکە، دەبێت تەنازولیش بکە. بە هەمان شێوە لایەنێکی ترش ئەگەر پێی وایە ئەو هیچ لەم ئەو باڵی مەسئولیەتەی ناکەوێتە سەر شان، ئەمە میتالیەتە بەڕاستی میتالی ئێمە سیرکە. حتا بۆ تەواوکردنی قسەکانی برای بەڕێزم کاک سالار ئێمە معدنێکمان هەیە ئەومان لەبەردەستە. تۆ ناتوانانی ئەگەر ئەم معدەنە زیوە ئێستا تۆ تەعامل بە زێڕ بکەیت، ئەمە ئەومان لەبەردەست دەبێت لەوە چاکسازی بکەین. باشیان خراپەوەی کێس ئەم معدەنە معدنێکی خراپە دەبێت چاکی بکەین. بەڵام تۆ دەتوانی بکو ساحیر بکەیتە زێر، تۆ دەتوانی بیگۆڕی، تۆ دەتوانی چاکی بکەیت. خۆ ئەگەر قوپاوە ئەگەر خوار بووە ڕاست دەبێتەوە، چاک دەبێتەوە. بەڵام پێویستە لە چ پرۆسەیەک، لە چ جەوێک، لە چ کەشێک، لە کەشێکی وا کە هەر یەکەمان بین لا یان ئامانجی بەدەستێنانی حزبی یان لە چوارچەوەی خۆ بە پاڵەوانکردن یان لە چوارچەوەی بە شەیتانیکردنی بەرامبەر و خۆ بە فریشتەکردن، ئەمە بەم شێوەیە ناکرێ. ئەگەر گەیشتە ئەوە ئەوەی تریش قسەی هەیە، ئەوەی تریش قسەی هەیە. ئێمە لە ناو دەوارێکی داخرا و دەسوڕینەوە لە نەتیجەدا هەر خەڵکە و قوربانیە، هەر خەڵکە و دابەشە بێ، هەر ئاشتی کۆمەڵایەتیە و تێک دەچێ. ئەگینا ئەگەر مەسەلە جورئەتە با بین قسە لەسەرەوە دەکەین کامەمان لە ژوورەکان لە بەرامبەر بەرپرسەکان زۆر بە جورئەتەوە قسە دەکەین، پەنجە لەسەر کەم و کوڕیەکاندا دەنێین، کامەشە ئەژنۆی دەشکێ بەرامبەر مەسئولەکان. یەکترمان تاقی کردەوە لە پەرلەمان. بەڵام من پێم وایە شوورەیە پەرلەمانتارەکان ئێمە بکەوینە بەرامبەر یەک وەکو شەڕە کەڵەباب دەندووک لە یەکتر بدەین. نەخێر، وەزیفەی ئێمە دیارە پەرلەمانتار، ئێمە ڕەقیبین، ئێمە چاودێرین، ئێمە نوێنەرایەتی خەڵک دەکەین. دەبێ احترامی وەزیفەکەی خۆمان و شوێنەکەی خۆمان بگرین. ئەوە نی ئەمڕۆ من دڵم دەڕەنجێ، ئەمڕۆ تووڕە دەبم دێم هەموو غەرەزی خۆم لێرەوە. ئێمە دەبێت بە مەسئولیەتەوە بەو پەڕی بەرپرسیارەتیەوە بین قسە بۆ خەڵک بکەین. بەڵام ئەخرەوەترەوە هەمووتان یعنی هەموو فراکسیۆنەکان خاتری وەزیر و خەڵکەکانی خۆتان دەگرنەوە. ئەو کاتە ئەمە خۆشبەختانە 2 ساڵ و قسوورمان تێپەڕان تقریبا لەوە ساڵێک و نیوی تەبیعی بوو. یەکترمان تاقی کردەوە و زۆر
دەرچوو کە کامەمان لە بەرامبەر وەزیرەکان دەشکەین و کامەمان قسە دەکەین لە کۆبوونەوەکانی تر بۆیە بەڕاستی الحەمدوللا باش یەکتر دەناسین بەڵام ئەوەی کە گرنگە من پێم وایە ئێستا پرۆسەیەک دەستی پێ کردووە طبعا ئەگەر من بێ ئومێد بام هیچ ئومێدم نەبایە نەدەهاتمە ئەو بەرنامەیەت وەقەتیش جورئەتم نەدەکرد یەک قسە لەسەر پرۆسەی چاکسازی بکەم ئومێدم مایە بەڵام گەشتبینم نەخێر هێشتا گەشتبین نیم بەڵام بە ئومێدەوە دەژیم بە ئومێدیشە هەوڵ دەدەم ئەوەی لە تواناشم دابی لە پێناوی ئەم خەڵکە خەڵکێک هەیە گوێن دەدات چی ئەو مشکلە خۆیەتی ئەوەی پەیوەستە بەوەی مەسەلەیەکی ویژدانیە مەسەلەیەکە مەبدەئیە مەسەلەی ئەوەی کە پەرلەمانتارەکان تۆ پێدوانیە هەمووی وتدەوە بۆ خۆمان نەزانین یعنی یەکترمان تاقی کردوەوە بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا لەسەر ئاشتی هەورامی ڕەنگە زۆرترین قسە کرابێ بەوەی کە داهات نادیارە نایەتە پەرلەمان یاداش کۆکراوەتەوە نازانم داوای یاسای لەسەر تۆمار کراوە بۆ هیچ کام لەوانە تۆ ئامادە بووی واژۆی بکەی سیرکە خۆشبەختانە باش بکرد واژۆکردن ئەوە نییە بەڵام واژۆکردن لەسەر ئەساسی پرۆسەی سیاسی ئەو وەزیرە لە بەرەوەی ئەم حزبەیە ئەمەنا بەڵام منیش باسی گۆران ئازار لە حزبێکی تر تۆ قایل بی بەوەی بانگێش بکرێ بۆ پەرلەمان لێ پرسیەوەی متمانە تقریباً 28 بڕیاری حکوومەتە 11یان پەیوەستە بە وەزارەتی سامانە سروشتیەکان بە مەسەلەی شەفافیەت و ئاڵ و گۆڕ و مەسەلەی پارە لە دۆلار و دیینار کاک گۆران ئازار شایتە ئێمە چۆن کە چوینە لای وەزیری سامانە شتەکان چۆن هەموو شتەکانمان لە پێشدانا بەڵام ئەمە قسەی تەلەڤیزیۆن نییە و لە بەر ئەنجامی ئەو قسانی لەوێ کردمان و لەوەی لە راپۆرتیشمان نووسی کۆمەڵێک بڕیار دەرچوون خۆشبەختانە بەشێک چوونە جێواری جێبەجێکردن لە مەسەلەی تەدقیق و لە مەسەلەی ئاڵوگۆڕ لە مەسەلەی تەندەرینگ و لە مەسەلەی ئەوە بەشێکی چوونە واری جێبەجێکردن واتە لە ماوەی ڕابردوو دەستکەوتمان هەبووە بەڵام لە ئاستی تەوەقوعی ئێمەدا نەبووە بەڵام ئەمە نە بە خەڵک دەفرۆشینەوە نە پێویست نە چاوەڕێی ئەوەشین بە سوپاس و ستایشەوە لێمان وەرگرین نەخێر ئەمە واجبێکە مەسەلەیەکی ویژدانی ئەخلاقی مەبدەئیە لە لای خۆمانەوە تا ئەو ڕۆژەی ساڵێک و چەند مانگێکمان ماوە ئەویشە دەکەین ئیشی خۆمان دەکەین بەڵام لە دوا ڕۆژ دەردەچێ ئەگەر بێتە سەر مەسەلەی فایل و فایل ئاشکراکردن ئینشاءڵڵا دەیبینن با پرۆسەی چاکسازی دەست پێ بکە و ئەگەر ڕۆیش چەندن ئەوانەی قسەی زۆر گەورە دەکەن خۆیان دەکەنە فریشتە فایلەکانیان لە محکەمە دەبێت و ئەگەر پێویستیشی کرد ڕۆژێک لەسەر ئەو مێزەی جەنابەت بەشێک لەو وەزیرانەی کە برادەرەکانیان پێیان وان فریشتن ئێمە مەلەفەکانیان بە ڕقم بە دەقیقی بە دکۆمنت لەسەر ئەم مێزەدا دەنین بەڵام پێمان وایە لێرە ئاشکراکردن و ئیعلانکردنی مەلەف جگە لە ئیتارەکردن و تێکدانی سلمی ئیجتیماعی و بێئومێدکردنی خەڵک ینی هەموو پەرلەمانتارانی کە دێن باوەڕ بکە هیچ دەرگایەک وەزعی پەرلەمان خراپە وەزعی پەرلەمان خراپە دەڵێ هیچ کەس جۆمان لێ ناگرێ ئەوەی بەدەستمانەوەیە بین لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بڵین کاکە ئەمە ئەرقام ئەوە ئەو بابەتانە لە دادگاکان ئامادە ئەبن ئەگەر داوایان کرد نە لە پەرلەمان ڕێگەمان پێدرێ و نیسابی من لەبەر ئەوەی قانونی وەزیفەی خۆمەزانم وەزیفەی من وەکو ئەندامی پەرلەمان دیارە مطلقاً ڕێگە بە خۆم نادەم جوابی هیچ هاوڕێیەکی تکە ئەندام پەرلەمان بدەم ئەوە خاڵیەکە باشە خاڵی دووەم بەڵام ئەوش لەبیر نەچێ هەر لە چوارچێوەی چەند ڕۆژی ڕابردووی پرۆسەی چاکسازی باشە ئێمە مەلەفمان وەرگرتووە لەو برادەرانە مەلەفمان وەرگرتووە و بڕیاریش وا بووە تا 3-4 مانگ بەهێمنی دۆخەکە ئیدارە بکرێ بزانین چاوەڕێت بەس فراکسیۆنەکانی ترە لەو برادەرانی قسە دەکەن مەلەفمان وەرگرتووە پێمان گوتوونە کاکە ئێستا جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان پەرلەمانتارە بە دیاریکراوی من مەلەفم لە کاک عەلی وەرگرتووە کاک خۆزگار نەگەیشت بایەوە بەڵام مەلەفم وەرگرتووە مەلەفمان داوەتە سەرۆکی هەرێمی کوردستان گوتومانە خوش ڕەئی وا بووە کە ئەو ماوەیە بەهێمنی ئیدارە بکەین تا بزانین ئاخۆ کە دەڵێ خۆی مەبەستت عەلی حەمەد ساڵح بەڵێ ئاخۆ تاوەکو 3-4 مانگی تر ئەم پرۆسەی چاکسازی ئەم بریارانەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان سەرکەوتوو دەبن یان سەرکەوتوو نابن خۆ ئەگەر ئەم پرۆسەی بە تەواوی شکستی خوارد و ئێمە بینیمان ئەو بەڵێنانەی دەدرێن ئەو بریارانەی دەردەکرێن ئەو پرۆسەی دەستی پێکردووە فەشەلی هێنا باشە هەمومان خاوەن هەڵوێستا بین ئەگەر باشە نا بەڕاستی من پێم وایە لەسەر ئیعلام نەچ پرسی سیاسیمان پێ چارەسەرەبی چونکە ئێستا زانی کێشەی گەورەی ئێمە چییە لە ئیعلام قسە لەگەڵ یەکەکەین نا پرسی چاکسازیش لە ئیعلام چارەسەرەوەتان کردو ڕاست دەکەی وایە خۆمان وامان کردووە خۆمان وامان بۆیە ئێستا دەمانەوێت وانەکەین ئێمە دەمانەوێت مساهم بین لەوەی من جەنابەت ئەندامی پەرلەمان دێمە لای جەنابەت قوربان دەفەت ئاخر قسەیە لەبەر کاک سالار دەزانم قوربان تۆ ئەندامی پەرلەمانی دەزانم شتی زۆر لەلایە
فەرموو ئەگەر مەسەلەکە چاکسازیە مەلەفەکان بدە تەسلیبی دەکەین دەڵێن چەند مانگ زۆرمان لێ ناگیرێت. کاکە بوانیە من پێت دەڵێم ئێمە لە هەر دەرگایەکمانداوە کراوەتەوە بریارەت دەرچووە بەڵام خۆ بەس خۆ پەرلەمان دەرگاکانە بۆ یانی هەر وەکو کاکەگیان پەرلەمان لە دۆخێکی خراپدایە ئەگەر ئەتۆهاتی بە من بڵێ وڵا وەزعی ئەندامانی پەرلەمان و پەرلەمان میسالی وانیە بەڵام ئەوەی خۆ دەکرێت ئێمەش بچین دانیشین و هیچ قسە نەکەین و کاتێککە ئێوە تەلەفۆنەکە مڵ کاکە ئێمە ناتوانین قسە بکەین بەڵام نامانەوێت دانیشین نامانەوەی دەستەوەستان بین دەمانەوێت ئەگەر شتێکیش بێ مستەهەمەکەین لەم دۆخە چکە وەزعی خەڵکی کوردستان خراپە. باشە من وەڵامی ئەوم بە وازەحی دەست نەکەوتەوە ئەوەی کە لە پاش ئەو سی ڕۆژەی وتت قسەی ترمانە بێت ئێستا ئەو شت بۆ باسەکە دواتر دەگەڕێمەوە وڵات. کاک سالار لەگەڵ تۆش حتمما گفتوگۆکەمان بەردەوام دەبێت بەڵام موچانێکی کورد وەردەگرم و بەڕێزان لەگەڵمان بمێنەوە. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. ئەرسڵتانە بە بەڕێزان گفتوگۆکەمان بەردەوامە لەگەڵ هەر یەک لە فرسە سۆفی پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان هەروەها سالار مەحموود پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان قسە دەکەین لەسەر چاکسەزەکانی حکوومەت. کاک سالار من دوێنێ دوو پەرلەمانتار وتیان کە ئەوان تەنیا دەتوانن لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە ئەم ئەرقامانە نیشان بدەن و کەس گوێیان لێ ناگرێت. ئێستا دکتۆر فرسەتیش دەڵێنە خێوانیە زۆر دەرگا هەبووە کە بەڕوومانە کراوەتەوانێت لەو نێوەندەدا دەمەوێت ڕای تۆ بزانم. یعنی پەرلەمانتاران بە ئەرکی ڕاستەقینەی خۆیان هەستاون و لە پاڵ ئەوەشدا نەوعێک لە خۆ بە پاڵەوانکردن و نیشاندانی ئەرقامی گەورە و حەجمزل هەبووە؟ خۆی لە پرۆسەی دیموکراسی و سیاسیە ئاساییە ڕەخنە هەبێ تەنانەت جۆرێک لە جۆرەکان تۆ ئەمریکا بە نەزەری ئاعتیبار وەربگرە جۆرێک لە مزایەداتی سیاسی گەورەش دەکەن بەڵام حکوومەت لە مەبدەئا نابێت لە ڕەخنە بترسێ و هەروەها لەوە گرنگتر حکوومەت نابێت بێباک بێ بەرامبەر بەو ڕەخنانە و هەروەها حکوومەت دەبێت ڕەخنەکان بە هەند وەربگرێ لەبەر ئەوە ئەمە بەشێکن لە ڕێگا چارەکان واتە پرۆسەی نەقد ڕەخنە یەکێکە لە پرۆسەکانی چارەسەر. من ڕام وایە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا ئومێدی گەورە هەبووە کە چاکسازی بکرێەوە هەوڵی زۆریش هەبووە و من تێکڕای پەرلەمانتاران تەقدیرم بۆیان هەیە هەر یەکە لە کەناڵی خۆیەوە هەوڵی داوە دامی حکوومەتی هەرێمی کوردستان بکە بەڵام هەش بووە غەرەزێکی سیاسی خۆی هەبووە هەندێک جار ئەو غەرەزانە لە چوارچێوە قانونی و یاسایەکە تەبیعیە بەڵام بەدیدی من فەزایەکی ئەوتۆ بۆ ئەو چاکسازیە نەماوەتەوە. ئێستا کە ئەم کۆی سیستەمە حزبی لە کوردستاندا هەیە ئەبێ بە تەواوەتی ڕەخنە بگیرێ و چارەسەر بکرێ. من لەگەڵ ڕووخاندن نیم، من لەگەڵ شۆڕش و ڕاپەڕین نیم، من لەگەڵ وەرچەرخانێکی مەدەنیم لە کۆی پرۆسەی حکومڕانی و سیاسی لە کوردستاندا و دامی ئەم بابەتە دەکەم و لە ناو حزبی خۆم و لە دەرەوە لەگەڵ دەنگدەرەکانم لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانیش. بەڵام ناکرێت لەو لاوە تۆ پرۆسەی چاکسازی ئەرکە گەورەکە بەجێ بهێڵی بێی بەرپەرچی ئەوانە بدەیتەوە کە ڕەخناگرن. من ڕاشم وایە بۆ هەندێک لە هاوڕێکانمان وەکو وتەیەکە ئەڵێ چاو هەموو شتێکە بینێ خۆی نەبێ هەندێک لە برادەرەکان حەقا خۆی حزبەکانی خۆشیان ئەوانەی بەشدار بوون ناو حکومڕانیە جارجارە هەندێک لەو ئەوراقانە کە لایەنە پیشانی بدەن واتە ئۆباڵەکە تەنها نەخرێتە سەر عەلاگەی لایەنێک یان دوو لایەن. لەبەر ئەوە من بۆ خۆم بە تەقدیرەوە ئەڕوانمە ڕەخنەی هاوڕێکانم پەرلەمانتارەکان لە هەموو فراکسیۆنەکان و ینی ڕەخنەش نەگیرێ. من لە ڕاستیە ئەمەوێ نوکتەیەک بگێڕمەوە بەس لە حزبێک لە حزبێکی سیاسی ئەمە نوکتە ینی حەقیقەت نییە ئە نوکتەکە تەواوەکەم و بەسەکەتم بۆ بڵێ باش ئەڵێ لە ناو حزبێکی سیاسیە حەلەقەی سەقافی هەبووە دەورەی سەقافی و پەروەردەیی هەبووە یەکێک لە سەرکردەکان هەمیشە هاتووە دەرسی پێوتونەتەوە و محازەراتی پێوتون و
بەڵام لە ڕۆژانی محازەرە پێوتن و دەستپێوتنا تەجاوزاتی زۆری کردووە لەسەر پەیڕە و لەسەر پرۆگرام لەسەر هەندێک ئاکار و ئەو بابەتانە. قوتابیەکانی ژیان کادرەکانیش وتویانە وعد بێ لە ڕۆژی خۆیدا تۆڵەت لێ بکەینەوە خۆ هەر کۆنگرە دەبەسرێ حزب کۆنگرە دەبەسێ ئەڵە حزب کۆنگرە دەبەسێ و دوای 3 ساڵ کۆنگرە دەست پێیەکە کە دەرگای گفتوگۆ کرێتەوە سەرکردەکە دێتە سەر مەنەسا ئەڵێ بڕێزان ئەندامانی کۆنگرە ئەوانەی لە دەورەی پەروەردەی سەقافیە بەشداریتان کرد من کاتی خۆی هەندێک تەجاوزاتم کردووە لە جیاتیەوەی ئێوە ڕەخنەم لێ بگرن من ڕەخنە لە خۆمەگرم و با لێرەوە کۆتایی پێبێ کادرەکانیش ئەڵێ هەر ڕەخنەکەمان بوو ڕەخنەکەشت لێ بردین لەبەر ئەوە ناشکرێ ئێمە فەزایەک دروست ببێ خەڵک تەنها ڕەخنەی هەیە ڕەخنەکەی ماوە ڕەخنەکەشی لێ قەدەغە بکەین. باشە کاک سالار وەڵامی ئەوم بۆ وازەحی دەست نەکەوت یعنی پەرلەمانتارانی ئێمە دەتوانن بە ئاسانی ئەو ڕەخنە و سەرنجانەی هەیەە بیگەێنە شوێنی خۆی بەڵام بۆ خۆیان ویستیان هەیە بۆ ئەوەی نەوعێک لە خۆ نمایشکردن و خۆ بە پاڵەوانکردن بکەن وەکو کاک فرسە داماژەی پێکرد بە وازەحی دەمێ وەڵامی ئەوم دەست بکەوێتەوانێ چونکە ینی دەوترێت خۆ وەزارەتی سامانە سروشتەکان بۆ وردبینیکردن ڕقابەی مالی چاودێری دارایی چوون ڕێگەیان نەداون یعنی ئەگەر وانە بە ئەم شتانە خەڵک بیزانێ ئەگەر واشە دیسان بە هەر بیزانێ. کاکارزان لەوانەیە هەندێک خەڵک مقاوماتی پاڵەوانی تیادا نەبێ بەڵام تەراکمی ئەو مخەلەفاتانە دەستنەبردن بۆ چاکسازیەکی حەقیقی وای کردووە بەڵێ خەڵک دەرەکەوێ قساکە ڕەخناگرێ تۆ معسووم نیت کەم و کوڕیت هەیە. وەزارەتی سامانە سروشتەکان برای خۆشەویستم دکتۆر فرسەد ئاماژەی پێکرد کە چۆن چوونەتە لای وەزیر ئێمەش ڕۆیشتوین و خەڵکی تریش ڕۆیشتووە. ئەم وەزارەتە موئەسەسە نییە ئەم وەزارەتە تەحەکومی بە گیرفانی حکوومەتەوە کردووە ئەم وەزارەتە محکوم بووە بە یاسای ژمارە 2 ساڵی 2007 محکوم بووە بە یاسای ژمارە 3 ساڵی 2015 کە لەم خولە دەرمان کرد سندوقی کوردستان بەڵام وەکو پێویست جێبەجێ نەکراوە. ئەو کۆمپانیانەی کە ئاماژە پێدەکرێت کەپکۆیە کۆمۆیە کۆتۆیە سەبارەت بە فرۆشتن سەبارەت بە شەراکەت سەبارەت بە دانانی حسابێک بۆ پارە و ئەوانە هیچێکە لەوانە وەکو خۆی جێبەجێ نەکراوە لەبەر ئەوە ناکرێ ئێمە لە ئێستادا هەر قسە بکەین ڕاستە من متفقم لەگەڵ دکتۆر فرسەد هەمومان هیلاک دڵنیاتانەکەمەوە کاتێک بە ئێمە ئەڵێن وەرە سەر تەلەڤیزیۆن بۆ بەرنامەیەک دیوێکی ئەحراجی بۆ ئێمەی تێدایە بەڵام ناشکرێ ڕەخنە نەگری ناکرێ بەرپرسیارەتی بەجێبێڵی و ناکرێ ئەو متمانەیە فەرامۆش بکەی بۆیە ئەمەی ئێمە ئەیڵێن بە جدیمانە ئەوەی ئێمە ئەیڵێن لە دیقەتەوەی لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم قسەیە بە جێگری سەرۆکی حکوومەتی ژەڵێن ئەو ڕەخنە جدیانی کە هاتانە وەکو فراکسیۆنی سەوز حتمما جێگری سەرۆکی حکوومەت ئەندامی حزبەکەی منە من کە لە حزبەکەی خۆم و ئەندامەکانی ناو حکوومەتیش لە حزبەکەی خۆم لەبەر ئەوە کاک دکتۆر فرسەد ئاماژەی بە هەند شتێکی دەقیق من بەوردی مەبەستەوە ئەوە بۆ کاک سالار یعنی بۆ نمونە کە دەڵێ بەم خەڵکانە چاکسازی ناکرێت ئەم قسەیەت بە قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی ژووتووە پێتان وتووە کە ئێمە ئومێدمان بە ئێوە نییە کە بتوانن چاکسازی بکەن بەدیقەتەوە اعترافێکت بۆ بکەم ئێمە لە کۆبوونەوە تایبەتەکانی خۆمان لەگەڵ بە تایبەتی جێگری سەرۆکی حکوومەت لەسەر کۆی پرۆسەی حکومڕانی ئەو ڕەخنانەی لەسەر تەلەڤیزیۆن وتومانە حتمما بەرامبەر بە خۆشی وتومانە بەڵام ئەم گەنجە لە 23 ساڵی ڕابردووی حکومڕانیە خۆتان نەزانن بەشداریەکی ئەوتۆی نەکردووە بەڵام مادام شانی داوەتە بەرباری بەرپرسیارەتی کاقوبات کە دەڵێ من مەسئولم لەم پرۆسەیە ئەمە ئەرکە قورسەکەیە کە ئاور دەداتەوە سەدان و دەیان و هەزاران مەلەف هەیە تا ئێستا بەرپرسیارەتی لە حکوومەتێک وەرگدا بە دەقیقی نازاندرێ ژماری فەرمانبەرەکانی چەنە یعنی کەسێکمەوێ پێم بڵێ بە بەڵام ئێستا ئەو جێگری سەرۆکی حکوومەتە و دەڵێت بەشدارم وا لەگەڵ سەرۆکی حکوومەتە لە پێشەوەی ئەو گروپەدایە کە دەیانەوێ هەنگاوەکانی چاکسازی بگەێنن ئەرکی ئەو لە ناو پرۆسەی سیاسی لە ناو حکومڕانی لە کوردستانە لە هەموو کەس تاکی دەکەمەوە لە هەموو کەس قورسرینە. سپاس دەکەم کاک سالار دکتۆر فرسەت.
دیسان دێمەوە سەر و پرسیاری لە سەرەتاوە ئاماژەم طبعا کرد. باشت کرد ئەو پرسیارت کرد ئێستا پێ دەڵێم بەبیرمە پرسیارەکە طبعا ما لەو ڕۆژەوەی کە دەست بە پرۆسەکە کرا الحەمدولله ئێستا ئومێدی گەورەتریش دروست بووە بۆ لەبەر ئەوەی لەسەر ئاستی لووتکە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان هاتۆتە سەر خەت و کۆمەڵێک بڕیاری گرنگی داوە و ئێستا دەست کراوە بە سۆنیەتی میکانیزمی جێبەجێکردنی بڕیارەکان و ئێمە لە بەشێک لە کۆبوونەوەکان لەگەڵ خودی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان دانیشتوین تەنانەت کۆمەڵێک شت هەیە ئەو خەڵکانە لەوانەیە لە تەلەڤیزیۆنیش نەتوانن باس ئێمە بەناو بە دەقیقی بە دیکۆمنت بەناو بە هەموو تەفاسیل و وردەکاریەکانەوە دامانناوە زۆر بە جورئەتەوە پەیوەست بە هەر چێ بوو بێ لە سەرۆکی هەرێمەوە لە سەرۆکی حکوومەتەوە لە جێگری سەرۆکی حکوومەتەوە چەندین دانیشتن بۆیە ئێستا ئێمە بێئومێد نەبووین ئەوە نییە حکوومەت دانیشتووە بە کاکە ئێمە پەشیمان بووینەوە لە پرۆسەی چاکسازی و هیچ ئومێدێکتان نەبێت نە بە پێچەوانەوە ڕۆژ ئێستا سیرکە ئەمڕۆ مناسبەیەکە بوو چەند وتاردرا سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم هەردووکیان زۆر بە تەرکیز جەنابی سەرۆکی هەرێم گوتی هیچ قەیرانێک هیچ شتێک نابێت ڕێگر بێ لە بەردەم پرۆسەی چاکسازی و ئێستا ئۆباڵی بەشێکی بەرپرسیارەتی دابش کراوە لە سەرشانی دەستەی نەزەها ڕقابەی مالی داواکاری گشتی مەجلیسی قەزا کە لەمە دووە فایلیان بۆ دەچێت مەسئولیەتیان دەخرێتە سەرشان ئایا فعلەن ئەوان دەتوانن ئەدای ئەو مهمەیە گەورەیە بکەن یان ئەگەر پێشتر مبڕێر ئەو بۆ پاساو ئەو بۆ کە ڕێگر هەیە تەدەخولی ئیشیان دەکرێت ئازادنی فەرموو ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان کە بەرزترین دەسەڵاتە گوتوێتی من بخۆم لەگەڵتانە بم حیمایەتانەکەم پارێزگاریتانەکەم فەرموو کارەکان جێبەجێ بکەن مانەوەی ئومێدمان هەیە نەکەر ئومێدیشمانەیە ئێستا ئێمە سەرقاڵی ئەوەی نەخشە ڕێگایەکی دقیقی ورد لە 6 مانگی یەکەم چی بکرێ لە 6 مانگی دووەم چی بکرێ هەموو ئەوانە دەخینە بەردەست و کۆمەڵێک بڕیار هەیە پەیوەستە بە ئیجراعات ڕێگای چێیکە ینی کۆمەڵێک خەڵک ڕاست پێردراون وەکو هاوکار وەکو پشتیوان بۆ دەرچوون لەم قەیرانە خاڵی دووەم ئێستا حکوومەت لەو دیوەوە خەریکی مەسلەی وەزیفەی گشتی و دووموچەی و بندیوار و مەسلەی هەیکەلیەت و حکوومەت و جیبایە و ڕسوم و گومرگ و ئوجور و ئەم مەسائلانەی موڵک و ماڵی گشتی و ئەمانە ڕێخستنەوەیە بەڵام پرۆسەکە نەوەستاوە تاوەکو تۆ ئێستا داوای مووقیف لە من بکەیت وەم باوەڕ بکە بەڵام خۆت دوای قسەی تازم ئەوە تا ئەسە کاکسالار بۆ نمونە کاکسالار دەڵێ من متمانم بەم خەڵکانی ئێستا ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن متمانم پێیان نییە بتوانن چاکسازی بکەن ئێمە لەگەڵ هاوڕێ کاکسالار بابین خەڵکێکی دیکە ئایا وەکو باسم کرد دەبێ ئێمە واقعیانە ڕیالیستیانە سیاست بکەین ئایا دەتوانین خەڵکێکی تر لە فەزایەکی تر واقعیانە دەکرێت لێرە لە هەرێمی کوردستان خر مشکلەکە ئێمە دەکەینە ناواقعی دەبێ واقعی بکەین لەگەڵ ئەو کائینەی کە هەیە مامەڵەی لەگەڵ بکەین نەک ئەوەی کە دەمانەوێ ئێستا ئەوە هەیە ئایا دەتوانین بە کون فەیەکونێک لە فەزایەکی تر خەڵکێکی تر بینین ئەوەمان بۆ بکە ناتوانین ئایا ئەوانە ئامادەن بیدەنە خەڵکی تر نایکەن کەواتە ئێستا ئەوە هەیە دەبێت لەگەڵ ئەمری واقع تەعامل بکەین چۆن بیکەین ئەم وڵاتە تێک دەین بیڕوخێنین ئەتوانی سەر لە نوێ بنیاتی بنینەوە یان بین هەمومان لە چوارچەوەی پرۆسەیەکی واقعیانە ئەم چاکسازی ئەنجام بدەین بەس دەرفەتم بدە ئەم قسەی تەواو باش ئێمە پەرلەمانتاری دێین قسە دەکەین بەڵام پێش هەموو شتێک دەبێت تعریفی پەرلەمانتاری خۆمان بزانین بۆ نمونە بە هەردوو دیوی سلبی و ئیزابی ئەوەی لە خزمەتی حکوومەتە ئەوەی دژی حکوومەتشە دەمەوێت چەند نموزەزێکت پێ بدەم بۆ ئەوەی بزانین ئایا فعلەن ئێمە ئەدای وەزیفی خۆمان کردووە و هەروەکو چۆن لە وەزیرێکیش قبول کراونیە بێ تەقیمی پەرلەمانتارێک یان بێ ئیشی پەرلەمانتارێک بە ئێمەش نابێ ئیشی وەزیرێک یان ئیشی حکوومەت یان ئیشی مەجلیسی قەزا بکەین لەو شەوانە بۆ پەرلەمان بۆی نییە بکە پەرلەمان بۆ هەیە ڕقابەی بکە نمونە دەدەمێ نمونە دەدەین ئایا ئیشی ئێمە بڵێین بۆری دەستی پێ کردەوە موچە هات نەخێر ئیشی ئێمە بڵین ئەمڕۆ بڵین ئەمە دە قەردارە نەخێر بەیانی قەردار نییە نەخێر بەیانی ڕقەمەکە بەسەرەخین کاکە خۆمە موزایدە نییە خۆ ئەمە تەندەر نییە تاوەکو لێی دەی سەر خەبی خوارە ئەمە مەسلەیەکی گرنگە مەسلەیەکی نیشتیمانیە تۆ لە خۆتەوە ڕقم لێ دەودایە بەزینی بەرزەکەی ئەخر ئەم خەڵکە تووشی سەر لێ شێوانمان کرد ئەمەی دروست کردووە حکوومەت بۆ خۆی هۆکار نییە حکوومەت ئەگەر دەواازەی هەبێ و قسەی وازەحی هەبێ بۆ خەڵک پەرلەمانتار هەر خەڵکی دەتوانێ ئەمە بکات باڵی سەرێکی بەرپرسیارەتی لە ئەستۆی حکوومەت دەزانیوە لەبەرەوەی حکوومەت قسە ناکە چەندین کۆبوونەوەمان کردووە قسە بۆ ئێوەش ناکەن ئێوە لە کۆبوونەوەکان عیبیانە لە قسەکردن لە بەرامبەر ئیعلام ئەژنۆیان شکاوە نازانم بۆ دەبێ ئەمە لە حکوومەت پرسن خۆت ناڵی چەند جار تەکلیفیان دەکەی نایەنە بەرنامەکان بۆ نایەنە بەرنامەکان کاکە بابێن قسە بکەن ئاخرام ئەمەش وا ئەڵێن ئەوەی تر لەم شەوانە سیرکە وەکو کاک سالار گوتی وەکو نوکتەیەکە لە
ئەندێک پێیج بڵاو کراوە گوایە پارەی 25,000 لە کوردستانەوە دەچێت تورکیا دەکرێتە یۆرۆ سیرکە ئەمە کەس تەوەقعەکە یعنی ئەو پارێ کوڕە گرتوی ڤیدیۆی چیە ئەمە گاڵتە جاریە ڕقم تەلەفۆنێکشی بڵاو کردوتەوە ئەڵێ تەنها وەزیر و پەرلەمانتار پەیوەندی پێ ئەزانی ئەمە پرسیارم کرد ئەمە چییە؟ وەندام پەرلەمانیش گوتوتیم بە دوویدا ئەچێ بە هەردەدانی پارەی خەڵکە کاکە خۆ معدەن نییە ئەوە ئاسن نییە تاوەکو بیتەوێنی و بکێشتی کتە ئەمە کاغەزە چی دەستکاری بکەیت دەگۆڕێ دەڕوا دوایە وڵاتێک زۆر قبولە ئەزانی ئەمە چی بوو ئەمە ڕقم تەلەفۆنێک بۆ تەلەفۆنی بکەیت کارتە سفر ببێتەوە خۆ یان کەسێک ئینتیحارەکە یەکسەر ئەندام پەرلەمان پێش شوڕتە پێش پۆلیس دێ ئەڵێ ئەمە تەبیعی نییە ئێ بابە دەبڕۆ ئەو پۆلیسخانە هەیە ئەمە وەزارەتی ناوخۆیە ئێمە بەدوای چوین پرسیارمان کرد مسج هەیە تەفاسیل هەیە سیدی هەیە ڕسم هەیە کە ئەمە مەسەلەیەکی ئیجتیماعی و عایل کاتە ئەندام پەرلەمان نابێ بۆ لایک زیادکردنێک بۆ کۆمنت زیادکردنی ئەوەندە پەلەی بێتە سەر شاشە بێتە سەر فەیسبوک یەکەم کەس بێ قسە بکە تۆزێک چاوەڕێ بکە بە بزانین جیهاتی معنی چ دەڵێ ئێمە مشکلەکە ئەوەیە تۆ مزداقیەتی خۆت دەخەیە ژێر پرسیار چۆن دەبێ من ئەمڕۆ قسێ بکەم بێ من تەحەدا دەکەم لەوەتی هاتوومەتە ئەم پەرلەمانە تاوەکو دەشڕۆم مەسئولم لە قسەکانی خۆم لەبەر ئەوەی ڕقم لێ نادەم دەزانم ڕقم لێدان ئیشی من نییە ئیشی حکوومەت ناکەم ئیشی ڕقابی خۆم دەکەم بەڵام ئەگەر بگاتە سەر ئەوەی باسی مەسلەی جورئەت بکرێ باسی مەسلەی هەستان بە ئەدای خۆم بکرێ من زۆر بە شانازیەوە دەڵێم لەو ڕۆژەوە هاتم تا ئێستا ئێمە ئارکی خۆمان بەجێگەیاندووە و شانازیش دەکەین کار لە خزمەتی خەڵکی خۆمان بووین چونکە هەندێک ئێمە کاتم زۆر کەمە ئازانم لە بری حکومەت قسە ناکەی بەڵام وەکەوەی لە پای بەدووادا چوونەکانتان چی بە خەڵک دەڵێن لەسەر چاکسازەکان لەسەر داهاتووی ئەم قەیرانە دارایی و مەسلەی کەمکردنەوەی بێموچەی زۆر بە کورتی بەدێڕێک ئێمە ڕخنەی گەورە لە حکومەت دەگرین حکومەت یەک سستا دوو لە تەوزیفکردنی ئیشەکانی خۆی لە ئەعلام و وەڵامدانەوەی ئەوەی کە دەگوترێت زۆر کەم تەرخەمە زۆر نابەرپرسانە کاری کردووە چونکە من داوایان لێ دەکەم هەموو ئەوەی دەگوترێ لەسەر ئیعلام چونکە لەوانێ بەدەیان پەیوەندیمان پێوە کرابی پارتیەکان داوای قسەمان لێ دەکەم من ئەندامی پارتیم بەڵام من لێرەوە داوای لێبوردنیان لێ دەکەم من نابمە محامی حکومەت ئیشی من ئەوە نییە داوا لە حکومەتەکەم لێرەوە قسەی خۆی بکە بێت جوابی خۆی بداتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دیسان ڕخنیان لێ دەگرین ئەو بڕیارانەی دەریان کردو تکایە جێبەجێ بکەن پرۆسەی چاکسازی دەبێت خێراتر بێ و لە هەمان کاتیشدا داوا لە هاوڕێکانمان دەکەین کە لە خاتری سلمی ئیجتیماعی ئێمە ڕێزی ئەم دۆخە بگرین سەقامگیری وڵاتەکەی خۆمان لە پێش هەموو شتێکەوە بینین لە پێش خۆ بە پاڵاوکردن لە پێش مەسلحەتی حزبی چونکە بەڕاستی ئەم پرۆسەیە لە هەموو شتێک گەورەترا خوێنی شەهیدان لە هەموو شتێک گەورەترا کاک سالار زۆر بە کورتی کاتم هیچ نەماوە دەمەوێت دوا قسەی تۆ بزانم بۆ خەڵک لە پای بەدووادا چوونەکانتان چی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن ئەگەر زۆر بە خێرایی چاکسازی نەکرێ گەندەڵی ئەم حکوومەتە ڕوخێنێ معارەزە بەهێزی خۆیەوە لە ڕابردووە نەیتوانی ئەم حکوومەتە بگۆڕێ بوو بە شەریکی بەڵام گەندەڵی بە دڵنیاییەوە ئەگەر زۆر بە خێرایی دەرفەتی کەم ماوەتەوە و من پێم وایە بەم وەزعەوە زۆر ئەستەمە ئەگەر چاکسازی نەکە ئەم حکوومەتە بەردەوام نابێ کێشەکان بە شەخسەنە نەکەین کاکارزان ینی مەسەلەکان شەخص نین ئەوانەی لە ناو حکوومەتن دۆخیان محریشترە زۆر بە دڵنیاییەوە ئێمە لە نزیکەوە ئەیان بینین بەڵام ئەم سیستەمە حزبەیە ئەم دەستخستنە ناو کاروباری حکوومەت و دادگا و موسساتە ئەبێ کۆتایی بێ لە نێو کێشەیەکی نێوان حزبەکاندا دەرگای پەرلەمان و چەند وەزارەتێکدا ئەخرێ ئەمە گرفتە گەورەکەیە هیوادارین ئەم قسانە ببن بە کردار باشە زۆر سپاس دەکەم تخوا بە ئەو بکەم بە دوا پرسیاری ئەنی مەسلەی ئەوە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بڕیار بە دکتۆر یوسف بگەڕێتەوانێ بەشێکی زۆر لەم گرفتانە چارەسەر نابن هەنگاوەکانی حکومت بۆ چاکسازی ئاسانتر نابن زۆر باشە ئەوە دکتۆر یوسف بەیانی هاتەوە پەرلەمان دەتوانێت قانون دەربکە دەتوانێت ڕقابە بکە دەتوانێت وەزیر لاب بە کاکە پرۆسەکە پەیوەستە بێکە دەبێت تۆ پرسی سەرۆکایەتی ناتوانێت بۆ ئەمە ناکەم بۆ لانەکەم پارتی کاکە ناتوانێت بیکە خۆ پەرلەمانێک هەر نەبێ باشە لەوەی بێدانیشین بەس هیچ نەکەین پرۆسەکە دەبێت پەیوەست بە دکتۆر یوسف و بەڕێ سەرۆکی پەرلەمان و بەوی دینیە پەیوەست بە قەیرانێکی سیاسیە بۆ ئاگاداری جەنابەت ئەم قەیرانە لە ناو پەرلەمان بەبێ ئەوەی هێزە سیاسیەکان ڕێککەون چارەسەر نابێت ئەمە واقعی بینانەیە ئەم قسەیە ئەگەر حەزیش لە قسەی خۆش و ئیسارەکردنی خەڵکە بە سەرچاو میش دەزانم ڕاست دەمانەوە سپاس بۆ دکتۆر فرسەت سۆفی پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ سالار مەحموود پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووە ئازانێ ناوتی سپاس بۆ ئێوەش کە بە کۆمنتەکانتان هەمیشە مەودای گفتوگۆی بەرنامەکەی من فراوانتر دەکەن تا بەرنامێکی دیکە هەر شاد
تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان